بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. دەستپێشی وتارەکەم بۆ دەستپێکەم لەو ڕۆژانە وتەیەکی دکتۆر محەممەد ڕاتب نابلووسیم خوێندەوە، زۆر جێگەی سەرنج بوو. زۆر وەکو پرسیارێک کردبووی، گوتبووی دەزانن چێ لە مانجی ڕەمەزاندا زۆرترین خێر و پاداش بەدەستدێنیت؟ چ کەسێک لە مانجی ڕەمەزاندا زۆرترین خێر و پاداش بەدەستدێنیت؟ ئەوەی کە وەڵامەکەی لا نەبیت لەوانەیە فکر لە زۆر شتی بکاتەوە، هەرچی شتی چاک بێت بەمێشیدا بێت فلان فلان، ئەو کەسێک کە نوێژ زۆرەکە، ئەو کەسێک کە زۆر قورئان دەخوێنی، ئەو کەسێک کە جیهاد دەکات، ئەو کەسێک کە زۆر سەدەقە ئەکات، لەوانەیە هەر یەکێک لە مێشی خۆیدا کۆمەڵێ وەڵام ئامادەکات، لەوانەیە نەشی پێکاوی. شێخ محەممەد ڕاتب نابلووسی ئەڵێ زۆرترین خێر و پاداش ئافرەتان بەدەستدێنن لە مانجی ڕەمەزان. ئەزانن لۆ چونکە ئەوان چێشت حازر ئەکەن، ئەوانەی کە بەڕۆژون خێری هەموو ئەوانەی کە بەڕۆژون ئەو ئافرەتێ لە ماڵی شیوی لێنایە، لە خێری هەمان بەشدارە. فەرمووی ئەوانە خێریان لە هەمان زیاترە، دەی ئەوانەی لێرش کە بەشدار بوون ئینشاءڵڵا هەمان خێر و پاداشیان دەسەکەویت. بەڕێزان، الحەمدوللا ئەو جارەش گەیشتینەوە مانجی ڕەمەزانی پیرۆز، ئەوەندەی کە بەڕێن کردیە تەمەنا ئەکەین لە پەروەردیگار لی قبول کردبین، ئەوەندەی کە مایە موفەقمان بکات، عەزمان جەزم بکات، قەلبمان لاشەمان سووک بکات، کە ئەوەی مایە بەگەرم و گوڕیەوە پێشوازی لێ بکەین و زۆرترین عیبادەت تێیدا ئەنجام بدەین. هەموو کەسێک، هەموو مەخلووقێک بڵێن لە ئینسان و لە جن ینی مەطلوبە بەوەی کە عیبادەت بکات. لە هەردوو مەخلووقات لە ئینس و لە جن مکەلەفن بەوەی کە عیبادەت بکەن، بەڵام لە ناو عیبادەتکارانیشدا مەراتیبی عیبادەت هەیە، هەمویان لە یەک ئاستنین. ئەبینین ساڵانە بە هەزاران قوتابی بەشداری ئیمتیحانات دەکات، هەمووی لە ئەسڵی قەزیەکە لە ئیمتیحانات بەشدارە، بەڵام نەتیجەیان مختەلیفە، بەرزونزمی تێدایە. هەزاران قوتابی بۆ نمونە لە بەشی زانستی تەخەڕوج ئەکات، بەڵام نەتیجەی کۆتایی هەرێکەی بە نەتیجەی پۆلی 12 ئەچێتە کۆلیژ و ئەچێتە بەشی خۆی، بەپێی دەرەجە شوێنی لۆ دیاری کرایە. ئەوەی مەبەستمە بیڵێم ئەو کەسەی کە ئەوێت کە بگات بەلووتکە لە ژیانی دنیادا، هەمیشە هەوڵ ئەدات بە هیممەتەوە ئەو ئیشەی لە بەدەستیدا ڕایپەڕینیت، ئەو پەڕی عەزم و جەزمی بکات تا ئەگاتە ئەو مەبەستەی، ئەو ئاماژەی کە ئەوێ بەدەستی بینیت. ئەوە لە ژیانی دنیادا. ئەوەی کە مەطلوبە لە ئینسانی موسڵمان کە حەقیقەت وایە ئینسانی موسڵمانە بێت هەوڵدات کام کردەوە باشترین، چاکترین، باشترین شوێنی بەهەشتی پێ ئەکڕێت لەوێن دەرئیش بکات. یعنی تەنها بە بەداخیلبوونی بەهەشت قەناعەت بەخۆ نەینی، بەڵێ ئێستا لەبەر ئەوەی ژیانی دنیا زۆر ناخۆشە، لەبەر ئەوەی کە مەسیرمان دیارنە کە ئەچینە بەهەشت، بەس خوا ئەزانیت ئەڵێن بەس بپەڕینەوە بگەینە بەهەشتێ بەسە، بەس بڕواتان بێ ئەوەی کە پەڕیەوە لەو ڕێی خۆی پشێمانە بیتەوە، کە تەماشای کەسێک ئەکا لە سەرویە جێی خۆشترە، هەزاران خۆزگە ئەخوازی ئەڵێ بریا ئەمیش گەیشت بامە وێندەر، بەڵام ئەو بریایە ئەو خۆزگایانە هیچ کەسێک ئیستیفادەی لێ ناکات. خۆشەویستان، خوای گەورە لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله مع المحسنين لمع المحسنين. ئەگەر تەماشای سەرنجێک بدەینە ئەو ئاەتەی خۆشەویستان،
خوای گەورە ئەفەرمێت ئەوانەی کە هەوڵیان دا و تێکۆشانیان کرد والذینە جاهدوا فینا جاهد یعنی تێکۆشان زیاتر خۆماندووکردن زیاتر ئیشکردن زیاتر کۆکردنەوەی عیبادەت و خواپەرستی فەرمێ ئەوانەی ئەوا سیفەتیان بوو بەکەم ڕازی نەبوون هەمیشە هەوڵیان ئەدا شتە گرینگەکان بکەن شتە چاکەکان باش بکەن خۆی ئەفەرمێ ئێمە ڕێگاکانی هیدایەت گەیشتن بە ئێمە خوا فەرمێ پێشانیان ئەدەم ئەیان گەینم یعنی ئەسبابی گەیشتن بەلووتکە لەلایەن خوای گەورە فەرمێ هەموو دەرگاکانە لۆم سەخەرەکەم لۆیان ئاسانەکەم بەس ئەگەر بەکەم ڕازی بی ئەو دەرگانەی کە ئەتگەنن بەلووتکە ئەو دەرگانە لە پێش نابنەوە چونکە ئەتوو بڕیارتدایە بە شتێکی بەسیط ئەوەی کە ئەتەوێت بەدەستی بینی هەر ئەوەندە بەدەستی دینی چونکە فەرمودەیەکمان هەیە پێغمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ فإن الله ينزل العبد منه حيث أنزله من نفسه خوای گەورە ئەو لە ڕۆژی قیامەتدا ئەو کەسە ئەخاتە ئەو شوێنەی کە لە دنیادا خوای گەورە چەند بۆ لە ناو نەفسی توودا لە ناو نەفسی خۆتدا خوای گەورە لە چێن دەردانایە منزیل و شوێنی خوای گەورە ناو ناخی تو چەند بووە فەرمێن لە قیامەتیش بەقەت ئەو منزیلەیە خوای گەورە منزیلەیەکی لۆ دائەنێتن یعنی معادلەکە واضحە زۆر ڕوونە تەشبیه نەبی وەکو تەرازوو وایە ئەتوو ئەتەوێت لە ناو ناخی خۆتدا چت لە خوا ئەوێت ئەبێ مەکانەتی خوای گەورە ئیطاعە و گوێڕایەڵی فەرمانەکانی خوای گەورە ئەمر بە نەهی و ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەر لە ناو ناخی تودا چەندە بەقەت ئەوە خوای گەورە منزیلەیەکت لە بۆ دائەنێت دوشتی بەسیط و لۆ باس ئەەکەم کورت و پوخت هیوادارم ئیسیفادەی لێ بکەن شێخ مەعروفی کەرخی ڕەحمەتی خوای لەسەر بێت پیاوێک بووە عابید بووە لە هەمان کادا ئەهلی عیلمیش بووە مەشهورە لە ناو دەفتەری ئەولیان و ساڵحان شێخ مەعروفی کەرخی مەشهور بووە دەڵێ ڕۆژێک کۆمەڵە قوتابیەکە لە خزمەتی دانیشتبوون دەرسیان ئەخوێند یەشێک لە دەرگایدا و هاتە ژوور بە شێخ مەعروفی کەرخی گوت ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی یا شێخ فەقیرم و هەژارم دەبێ ئیلا شتێکم بدەیی شێخ مەعروفی کەرخی تەماشای کرد تەماشای خۆی کرد هیچی وێ نەبوو وتی وەڵڵاهی هیچی وێ نییە بەس بێ هیوات ناکەم فەرمی ئەو جۆتە نەعلەم هەیە بڕۆ لە خۆت بەرە هەردووک جۆتە نەعلەی خۆی دایە و کابرا بردی و ڕۆیشت و خوا حافیز و بەخێرچی ئەو پیاوە لە خزمەت قوتابیەکانی بەبێ نەعلەی دانیشت و دەسەکەی خۆی تەواو کرد قوتابیەکان پێیان سەیر بوو گوتیان مامۆستا ئەی شێخ مەعروفی کەرخی سەیرمان پێدێت ئەتوو لە ئاسێکە کە ئەبینی هەرچی یعنی مەکانەتی عیلمە لە توودا هەیە هەرچی تەقوا و عیبادەت لە توودا هەیە ئەمە وا گومان ئەبەین کە ئەتوو یەشێکی لەو کەسانێک کە ئەهلی بەهەشتی ئەگەر بە قسێشی خۆشت بەڕێ کرد با چ بوو فەرمووی بەڵکو بتوانم بەو جۆتە نەعلەیە خوای گەورە لە شوێنێکی بەرزترم دانێ کە پێش ئەوەی بیدەمێ سەیری ئەو هیممەت بەرزەی بکە ئەو پیاوانە چۆن یعنی لە ژیانی ڕاستەقینەی بەهەشت و دواڕۆژ تێگەیشت بوون ئیمامی قیڕافی ڕەحمەتی خوای لەسەر بێ یەشێک بووە لەو ئیمامانەی کە عمری خۆی سەرف کرد بە دوای فەرموودەوە یعنی زانایەکە لە ناو خەڵک زۆر مەشهور نییە وەکو موسلیم و بوخاری و ترمذی و ئەوانی کە محەدیث بووینە لە چاو ئەئیمەی ئەربەعە و ئەوانە بەس ئیمامی قیڕافی شتێکی لێ ئەژێڕنەوە زۆر سەیر بووە جارێک پێی ئەڵێن نەفەرێکەیە لە فڵانکە شوێن لە جەزیرەی عەرەبی ئەڵێ فەرموودەیەکی لەکنە بۆ ناسیەوە فەرموودەی ئەتوو عاشقی فەرموودەی و حەدیسی پێغەمبەری صلی الله علیه و سلم بڕۆ لێی وەرگرە
ئەویش ئەڵێ تعریفەکەم لۆ بکەن لە چێن دەرە شوێن و جێگا و ڕێگای پێی ئەڵێن لە فلانکە شوێنەیە ئەو پیاوە بە تاقی تەنها ملی ڕێگا ئەگریت داخلی سەحرا و بیابان ئەبیت ئەو ئاوەی کە پێیەتی ئەو خۆراکە پێیەتی بەکار دینیت لە ڕێگا تێنیەتی هێرشی لۆ دینیت هەرچی ئاوە دەستی ناکەویت والله لە ڕێواتێکا بینیمە ئەڵێ 3000 تووشی تێنگەتی ئەبی هەر سێدار میزی خۆخواتەوە بەس واز لە گەشتەکەی نەینیت فعلەن گەیشتە شوێنی خۆشی کابراشی دینیت فەرمودەکەشی لێ وەرگرت یعنی بە دوای حەدیسەکەدا ڕۆیشت هیممەت بەرزی ئەو پیاوانە خۆشەویستان لە بۆ بەدەستێنانی بەهەشت ڕەزامەندی خوای گەورە ناخۆشیەکانی دنیا ئەگەرەکانی دنیا ناڕەحەتەکانی دنیا واللهی بێتاقەتی نەکردین بێزاری نەکردین لۆ چونکە ئەوانە هیممەت بەرزیان هەڵبژاردبوو لە ژیانیاندا کە بە هیممەت بەرزیەوە بژین لۆیش ئەوانە داستانیان تۆمار کرد سەروەریان تۆمار کرد خزمەتێکی باشیان کرد ئەمن و ئەتوو ئیدی ئێستا ئیستیفادەیان لێکەنە بەرهەمی زانستی ئەو پیاوانە لە خواناسی و عیبادەتی ئەو کەڵە پیاوانە دەیخواواشە کومە بە شەر بوون حەزیان لە ژیان و لە خۆشی بوو بەڵام بەڕاستی ئینسان ئەو شتەی کە ئەتوو لۆی هەوڵ ئەدەی ئەگەر تەواو بەهایەکەت لۆوە دەرکەت هەرچی ماندی بوونە لە پێناودا ئەیچێژی و هەتا بەدەستی دینی بەس لەبەرەوەی ئەو شتانە غەیبن لە پێش چاوی منوت و دیار نین بەس بە سەمعی گوێمان لێ بووە بەهەشت چی تێدایە و چۆنە خۆشیەکانی بەهەشتیە ڕەزامەندی خوای گەورە چەندە گەورەیە بەڵێ گوێن لێ بووە بەڵام بە واقع نندیتە لۆیە ئەو شتانی کە بە واقع ئەیبینین زیاتر هەوڵ و کۆشی لۆ ئەەکەین لە بەرامبەر ئەو شتانی کە ئێمە بە چاو نایبینین مەگەر کەسێک بە تەواوەتی لۆ خوای گەورە خۆی یەکلا کردبیتەوە مەبەستی قسەکانم ئەوەیە ئەو مانجی ڕەمەزان لە ساڵێکە مانگێکە ئەوە دەستی پێکردە و خەریکە بەرەو نیوەی ئەڕۆی ئەوەش تێپەڕیت دەیان ڕەمەزانم تێپەڕاندیە واللهی مخابنە کەسێک پێش ڕەمەزان و ناو ڕەمەزان و دوای ڕەمەزانی وەکو یەک بیت کە معلومی ئێوەیە ئەو مانگە تایبەتمەندیەشی زۆر 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 تایبەتی هەیە جیاواز لە هەموو مانگەکانی تر دەشەوەکانی جیاوازتر لە هەموو شەوەکانی ساڵ یعنی هیممەت بەرز بن با بێتاقەت نەبن ئەو مانگەیە وا بەڕێکەن کە دڵت ئاوا خۆش بووبی کە خوای گەورە لێت خۆش بووە ئەوەندە عیبادەت کردبیت هەر ئەوەش مەطلوبە لە ئینسانی موسڵماندا بەتایبەت لە مانجی ڕەمەزاندا دەرفەتێکە و ئەوەش تێ ئەپەڕی و ئەڕوات هیوادارم کە هەمومان ئەوەندە ڕۆژێک کەمە لە مانجی ڕەمەزاندا گەرم و گوڵتر بین سار نەبینەوە بێتاقەت نەبین زیاتر عیبادەت بکەین زیاتر خواپەرستی بکەین چونکە گوتمان ئەوەش ئەڕوات تێ ئەپەڕی دیاری دیکەش دێن دەرفەتێکە لەوانێ نەگەینەوە ساڵەشی دیکە خەڵکانێکی زۆر هەبوون بە تەمای ئەو ڕەمەزانە بوون بەڵام خوا حافیزیان کرد و بەجێیان هێشت نەگەیشتنەوە ئەو ڕەمەزانە لەوانەیە ساڵی ئایندە ئەمنوتوو بین نەگەینێ لێ هەتا شتێک حازرە بەنا حازری مەدە و هیوادارم کە خوای گەورە لە مانجی ڕەمەزان هەمولایەکمان موفق بکات تاعات و عیبادەتی هەمولایەکمان قبول بکات خوای گەورە خێر و پاداشتی ئەوانش بداتەوە کە بەشدار بووینە لەو ئیفتار سایمێ بەتایبەت ئەنجومەنی خوشکان خوا پاداشتیان بداتەوە کە ئەوان دەست پێشخەری یەکەم بووینە کە زۆر ماندوو بوون ئەم ئیفتار سایمیان ئامادە کرد خوای گەورە لە خێر و پاداشتی هەموو ڕۆژوانە کە لێرە بەشدارن لە خێر و پاداشتی ڕۆژی ئەوانش بێ بەش نەکات و ئەوانش بەشدار بکات وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه